دین بەرپرسی ئۆفیسی NRT لە واشنگتۆنەوە لەگەڵمان دەبێت بڵێ سەرکەوت ئەم کاتت باش سەرکەوت ئەگەر باس لەو بڕیارەی پنتاگۆن و هەروە پنتاگۆن ئاماژەی بەوە کردووە کە ئۆپراسیۆنەکەی کۆنتڕۆڵکردنی شنگال هەفتەیەک بۆ 2 هەفتە دەخایەنێتن. بەڵێ شوان هەڵبەت ئەو زانیاری هەڵسەنگاردنەی کە پنتاگۆن بۆ گرتنی شنگال لە ماوەی هەفتەیە 2 هەفتە لەسەر چەند بنەمایە کە من پێشەوەی بێمە پەخشەوە لەگەڵ لە ڕێگەی ئیمێڵەوە لە ڕێگەی لەگەڵ ستیڤن وارن کۆلۆنێل ستیڤن وارن کە وتەبێژی هێزەکانی هاوپەیمانانە لە بەغدا قسەم کرد لەسەر ئەم پێشبینیە کە پێشتر پێی ڕاگەیاندبووم ئەوتی ئەو پێشبینیە لەسەر بنەمای ژمارەی هێزەکانی پێشمەرگە و ئەو هێزە کوردیانەی ترە کە لەوەیە هەڵبەت ئەو باسی لە هێزی کوردی تر کرد بەڵام بە ناو ناویترینەیە ناجگەلەوەی کە پێشمەرگە لەوێ هەیە لەسەر ژمارەی ئەوەیە و لەسەر ژمارەی ئەو پێشبینیانەیە کە هاوپەیمانان لە ڕێگەی سەتەلایت و لە ڕێگەی هەواڵگریەوە دەستیان کەوتووە کە ژمارەی چەکدارانی داعش لە ناو شنگالات چەندێکە و دوای ئەوە لە ڕێگەی ئەو ئامادەکاریانەی کە پێشتر هاوپەیمانان کردویانە بۆ داخستنی ڕێگەکانی هاتنە ناوەوەی شنگال بەتایبەتی ڕێگە سەرەکیەکان ڕێگەی مووسڵ لە ڕێگەی ڕەقەوە هەموو ئەو ڕێگانە داخراوە بۆیە پێشبینی ئەوان بۆ ئەوەیە کە ژمارەی چەکدارانی چەکدارانی داعش لە ناو شنگالات چەنە و ژمارەی پێشمەرگە چەندێکە و ئامادەکاری و پلانی پێشمەرگە سەرکەوت ئەو ژمارەی ئەو چەکدارانەی هاوکاری بڵێ باشە لەو ئیمێڵەدا ژمارەی ئەو چەکدارانەی باس کردووە ئەگەر باسی کردووە بتوانیت بۆ بینەرانی NRT ئاشکرا بکەیت. بەڵێ ئەوەی کە ئەو تەخمینیەکەی ستیڤن وارن ئەوە بووە کە لە نێوان 300 بۆ 500 ئەوان چاوەڕێەکەن لە ناو شنگالە هەبێت چەکداری داعش چاوەڕوانی ئەوەکەن کە هیچ مەدەنیەکی تیا نەبێت لە ناو شنگالە لە ڕاستیە تەنها چەکداری تیابێ هەم هێزە کوردیەکان و هەم داعشی تێدا بێ لەبەرەوە زیاتر شەڕەکە شەڕێکی ڕوبەڕووبوونەوەی سەربازیە بۆیە ئەوەی هاوسەنگاردنەکانی ئەوان 300 بۆ 500 سەرباز لە ناو شنگالە لە ئێستا بوونی هەیە بەپێی هەڵسەنگاردنەکانی ئەوان بەڵام ڕێگە سەرەکیەکان هەم ڕێگەی مووسڵ هەم ڕێگەی ئەوەی کە لە سووریاوە دێتە ناو شنگالەوە گیراوە ئەمە ئامادەکاریەکانی ئەمریکا و ئەمریکا هێزێکی تایبەتی لە چێ شنگالیش ئامادە کردووە بۆ هاوکاریکردن و پێدانی زانیاری زیاتر بە هێزەکانی هاوپەیمانان لەو کاتێک کە من بەر لەوەی بێمە پەخشەوە لە ڕێگەی ئیمێڵەوە توانیم لە ڕێگەی سنتکۆم ناوەندی فەرماندەیی ئەمریکاش گفتوگۆ بکەم لەسەر ئەم بابەتە دیسان ئەوانیان لە ئێستایا هێزەکانی هاوپەیمانان ئەو شوێنانە بردومانەکەن کە هێزە کوردیەکان بۆیان دیاری کردوون و لە دەرەوەی شنگالە هەتاوەکو ئێستا بردومانی ناو شنگالیان نەکردووە بردومانەکان سنوورەکانی گرتوتەوە پێی ئەو زانیارانەی کە ئەوان هەیە لەبەرەوەی داعش هەوڵێکەیە کە داعش لە دەوری شنگال ئەو گوند و ناوچانەی کە لە دەوروبەری شنگال هەیە ڕووبکەنەوە ناو شنگال و بێن هێزەکانی ناو شنگال زیاتر بەهێز بکەن دیارە هاوپەیمانان ئەمە پلانان هەبووە کە ئەوانە بە ئامانج بگرن ئامانجی سەرەکی و لە ناو شنگالیشا پێشمەرگە پێشڕەوی بکات بەڵام ئەوەی کە پێشبینیە کرێت زیاتر ئەو دانانەوەی بۆمبانەیە کە چاوەڕوان نەکرێت پێشڕەوی پێشمەرگە خاو بکاتەوە. باشە سەرکەوت شەمسەدین بەرپرسی ئۆفیسە NRT لە واشنگتۆن ئەمریکا سپاس بۆ زانیاریێنتە.